کارڤدانên vî şerî heş berdewam in. Kes dizanît ev şer e kengî dê bi dumahî ketin û dê çi dumahî ketin, çi amancek, çi armancek dumahî ketin. Îtir pirîşkên şerî berdewam in, zerel û ziyanên vî şerî heşta berdewam in û roj bi rojê li ser cîhanê yanî amaje derdikevin ta çend karîgeriya xwe heye. Berêz Elî Me'marî şarezayê serbazî û stratîjiye ji Londonê gel medabîtin sebaret bi karvedanên ev şerê 20 rojiyan operasyona Amerîka û İsraîlê bû ser İranê û bersivên Îranê bû ser berjewendiyên her du welatan di navçeyê da. Berêz Me'marî êvar baş tu bi xêratî ji bo Kurdistan 24 20 roja ev şera berdewam e. Heta niha Amerîka û İsraîlê şaye armancên xwe di nava Îranê bi dest bêxin. سەرەتا سڵاو ڕێز بۆ بەڕێستان و بینەرانی کوردستان 24 بەڕێزم بێگومان ئەو جەنگە تاوەکو ئێستا بەردەوامە لێدانیش لە یەکتری ئاڵۆگۆڕ دەکرێت بەڵام تاوەکو ئێستا ڕووی لاوازی هێزی ئێران بە شێوەیەکی گشتی دەرکەوتووە ئەویش بەهۆی ئەو هێرشە ئاسمانیەکانەوە کە دەکرێتە سەریان زۆرێک لە دامەزراوە سەربازیەکانی کراونەتە ئامانج لە بیریشمان نەچێت گشت کەسایەتیەکانی ئەو ڕژێمە دەتوانی بڵێن کوژراوە بەڵام تاوەکو ئێستا جەنگەکە بەردەوامە و ئەوەشمان بیر نەچێت زۆرێک لە پێگەی گرنگ ماوە لە ئێراندا ئەو ئامانجانش کە سەرچین تاوەکو ئێستا نەهاتونەتە دی ئەویش گۆڕینی ڕژێمی ئێرانە بۆیە پێویستە لە ناوخۆی ئێران کارێک بکرێت بە کۆنتڕۆڵ کردی بۆیە نە ئەمریکا و نەتوانی و ئامانجەکانە بێنێنە دی. وەزیرە شەڕی ئەمریکا بەریا چەندێکی دەگوت کومە 7,000 ئامانج 7,000 ئارمانج di nava Îranê da me lêdayne me borduman kirîne. Yani cenabê te jî dibêjîtin hindek pêgehên din mayne di nava Îranê da. Çi cure armanceka dîke amanceka dîke ya Emerîkî û İsraîlî maye di nava Îranê da ku ne pêkabîtin heta niha. بەڕێزم ئێران لە ڕووی ڕووبەرەوە 1,640 کیلۆمەترە 1,640 کیلۆمەترە بێجگە لە دوورگەی خارگ و دوورگەکانی تریش بە درێژیش 2,000 کیلۆمەترە ئەوەی ئەمە ڕووبەرێکی ئێجگار بەرفراوانە چیای زۆری تێدایە دەشت و دۆڵی زۆر تێدایە شوێنی حەشارگەی زۆر تێدایە تەنانەت ئەگەر 7,000 ئامانجی پێکابێت ئێمە ناتوانین باسی ئەوە بکەین تەنانەت هاوڵگری ئەمریکا و مانگە دەستکردەکانی هەردوو لاو ئیسرائیلیش ناتوانن بزانن ئاخۆ ئێران چی هەیە بە شێوەیەکی ورد لە ڕووی چەکی بکوژەوە چەکی وێرانکەرەوە کە دەکرێت دژی ئیسرائیل و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمریکا بەکاربێنێت ئەمەش بە واتایە دێت تاوەکو ئێستا کاتەکە ماوێتی جارێ زوو ناتوانین بڵێن پرسیارێک هەیە کە بەڕێز مەعماری ئەگەر جێت لە من بیتن پرسیارێک هەیە زۆرجار خەڵک ینی باسلەوە دەکەن دەڵێن باشە ئەمریکا تەوقعات و پێشبینی بۆ ئێران نەبوو کە بەم شێوەیە ئەم جورە موشەکانە بە شێوەیەکی زۆر موشێکێکی زۆری هەیە درۆنێکی زۆری هەیە یاخۆت ئێرشی سەر وڵاتانی ناوچەکە و هاوپەیمانەکانی ئەمریکا دەکاتن. ئێستا باس لەوە دەکەن شرۆڤەکاران دەڵێن ئەنی ئەمریکا بە دوای دەرچەیەکدا دەگەڕێتن بۆ ئەوەی بتوانێت خۆی لەم شەڕەیە قورتار بکاتن و سەرکەوتن ڕابگەێنێتن. پێشبینیەکانی جەنابشت خوێندنەوەکانی شت جەنابشت بۆ ئەم شەڕە هەروەهان
دوایین کارت ئێستا لە دەستی ئەمریکادا ما بێت ئەویش دوورگەی خارگە ئەم دوورگەیە 2500 سەربازی بۆ نێردراوە کە هێزەکانی مارێنزن بە کەشتیەکی جەنگی هاتوون ئەو دەیەوێت بە پێی توانە ئەم دوورگەیە داگیر بکات و بڵێت ئێمە سەرکەوتین و جەنگەکە بوەستێن و دوای ئەوە سەرچاوەنەوتەکان کەوتە ژێر دەستی ئەوان بەڵام من لە ڕێگای ئێوەوە پێتان دەڵم ئەمریکا بە هیچ شێوەیەک ناتوانێت بچێتە ئەو جەزیرەوە من پێم وایە ئەگە بڕۆنە ناو ئەو دوورگەیەوە ئەو کاتە دەبێتە قەبرستانێک بۆ سەربازی زانی ئەمریکا و ئەمەش گەورەترین سەرکێشیە باشە بەڕێز معماری جەنابێت شارەزایەکی باشیش سەربازیت پێت وایە ئەگەر چونکە زۆر باسەوە دەکەن دەرێن لە ڕێی ئاسمانیەوە دەسەڵات ناگۆڕدرێتن ینی ئەو حکوومەتەی ئێستا کە لە ئێران هەیە و دەسەڵاتی کە ئێستا لە ئێران هەیە ئەگەر تا ساڵێکی تریش لە ڕووی ئاسمانیەوە ئەمریکا و ئیسرائیل بەردەوام بن ناتوانن ئەم دەسەڵاتە بڕوخێنن پێویستی بە وشکانیە پێویستی بە زەمینیە جەنابەت کە شارەزایەکی سەربازی ئەگەر بە زەمینی ئەمریکا و ئیسرائیل بێنە ناو ئێران دەتوانن سەرکەوتوو بن بەڕێز من باسم کرد ڕووبەرەکەی 1,640 کیلۆمەتر چوارگۆشەیە ئەگەر هەموو ناتۆ بێ ناتوانێت ئێران داگیرکە بە شێوەیەکی ڕاستەقینە گۆڕینی ڕژێم ئەو کاتە گەلی ئێران لێ بەرپرسا ئەگەر ئەوان بیانەوێت دەتوانن بیگۆڕن دەکرێت یارمەتی وەربگرن لە ئەمریکا بەڵام گەلی ئێران لە خۆپشاندانەکانی ڕابردوودا متمانەی بە سیاسەتی ئەمریکا نەماوە بەرامبەر بەوان چونکە ئەمریکا پشتیان تێکردن گەلی ئێرانیش زیاتر لە 6,000 کەسی لێکوژرا من پێ دەڵێم نایەنە سەرشەقامەکان و خۆپشاندان ناکەن بە قسەی ئەمریکا و ئیسرائیل هەر هێزێک بێت ناتوانێت ئەو ڕژێمە بڕوخێنێت بەڵام ئەوەی کە دەتوانێت گەلی ئێرانە وەکو ئەوەی کە لە ساڵی 79 حکومی شایان ڕووخاند و خۆپشاندانیان ئەنجامدا و وڵاتەکەی بەجێهێشت گەلی ئێران دەتوانێت ئەوە بکات نەک ئەمریکا ئەمە عێراق نییە ئەمە وڵاتێکی تر نییە ئەمە کوبا نییە ئێران ڕووبەرێکی فراوانی هەیە 93 ملیۆن دانیشتوشی هەیە تەنانەت ئەگەر هێزیش دابەزێنیتە سەرخاچی ئێران لە کەڤەری ئاسمانیشت هەبێ ناتوانانی ئەو بکەیت بەڕێز معماری پێت وایە ئەم وڵاتانی ناوچەکە کەندا و بێنە ناو شەڕەکە ئەگەر ئێرشەکانی ئێران بەردەوام بێتن بەڕێزم هاوپەیمانی ڕێی تێدەچێت بەڵام من پێم وایە لە بەرژەوەندی وڵاتانی کەنداو نییە بچنە هیچ هاوپەیمانیەکەوە دژی ئێران لە ئێستادا لە کۆتاییدا ئەوان وەکو دراوسەیەکن بۆ ئێران و دژمنداری لە داهاتوودا لە بەرژەوەندی ئەوان نییە چونکە من ئێستا وای دەبینەمە وڵاتانە ئەمریکا دەیان پارێزێت و خۆشیان لە ڕاستیدا هیچ پارێز بەندیەکیان نییە بۆیە ئەمریکا ناتوانێت تاسە بیان پارێزێ بۆیە لەسەر وڵاتانی کەندا و پێویستە بە شێوەیەک دۆخە استراتیژیەکان ڕێک بخەن بۆ ئەوەی خۆیان بپارێزن لەو ناوچەیەدا بۆیە ئەمە خاڵی سەرەکیە بەڵام تەماشای وڵاتانی ئەوروپا بکە تەماشای وڵاتانی ئەوروپا بکە وڵاتانی پێشکەوتو و پیشەسازی و خاوەنچەکن ئەوان خۆیان بە دوور دەگرن لە هاتنە نێو هاوپەیمانەتیەکەوە لەگەڵ ئەمریکا وڵاتانی ترن بۆچی من پێت دەڵێم ئەوروپا کێشەی غاز و نەوتیان هەیە ئەوان دەڵێن ئەگەر بستە هاوپەیمانەتیەکەوە لەگەڵ ئەمریکا دەکرێت بچێتە نێو جەنجێکی دۆڕاوە ئەوان دەیانەوە بە پێی پێویست ئەوروپیەکان دەیانەوێ بۆ ئەوەی بمبەستی نەوت و غاز لەگەڵ رووسیادا شتێک بکەن نەک بێنە ناو ئەم جەنگەوە بۆیە وڵاتانی کەندا و لە بەرژەوەندیان دانیە بەشداری بکەن یان بچنە هیچ هاوپەیمانەتیەکەوە دژی ئێران بۆیە
نابێت ئەم کارە بکەن نابێ ئەم سەرکێشیە بکەن چونکە بیرت نەچێ ئێرانیەکانیش بەڵێ سین و وڵاتانی تریان لە پشتەوەیە وەزیری زۆر دەرەوەی باشە، دەست چین خۆش کە دەبێت بەرز ئەو جەنگە معماری. بوەستێت بەڕێ سالی معماری شەرەزای سەربازی و استراتیژیش لەندەنێت گەلمە بوو گەلێکی سوپاس بۆ شرۆڤێن و هەر بژیت.